ماڵاوە چی بۆ من جێدێڵی ڕۆشتنت ئازارە و ناخی دڵ ئەچێڵی تۆ ڕۆی ماڵاوە چی بۆ من جێدێڵی ڕۆشتنت ئازارە و ناخی دڵ ئەچێڵی من بێ هیوام من بێژیان دەنگەکەم پڕ لە گێریان من بێ هیوام من بێژیان بێ تۆ دانگێک پڕ لە گێریان هەموو ڕۆن ڕێگاگرم باری غوربەت و میانەکە تەنها دەستی لەرزۆکی من برچی سپیت شانەکە هەموو ڕۆن دەتۆش مەڕۆ باری غوربەت و نتەکە ڕێگام بدە دەستی هیوام برچی سپیت شانە بکە من بێ هیوام من بێژیان دەنگێکم پڕ لە گێریان من بێ هیوام من بێژیان بێ تۆ دانگێک پڕ لە گێریان سەفەری تۆ بڕیارێکە و هەر تەنهایی هاوڕێتە بێ دە پێم بڵێ لە من زیاتر کە میوانی شەوتە بێ سەفەری تۆ بڕیارێکە و پەشیمانی هاوڕێتە بێ لە من زیاتر دە پێم بڵێ کە میوانی شەوتە بێ من بێ هیوام من بێژیان دەنگێکم پڕ لە گێریان من بێ هیوام من بێژیان بێ تۆ دانگێک پڕ لە گێریان